بله تەماشەوانی جا دەمباش دابێش ئەم شەو لە خزمەتی پەیکەری پیرۆزی عومەری خاوەر لە مونومێنتی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە لە سنتری پارێزگای هەڵەبجەدایە. ئەم شەو لەگەڵ کۆمەڵێکی میوان کە هەمویان بەرپرسی ئیدارین لە سنووری پارێزگای هەڵەبجە قسەکەین لەسەر ئەوەی دوای ئەوە بڕیار دەرچێت کە هەڵەبجە ببێتە پارێزگا. ئایا ئەم بڕیارە خزمەتی هەڵەبجە کردووە؟ خزمەتی بوژانەوەی ڕەمزی قوربانیدان و بەرخودانی گەلی کورد کردووە؟ دوای بڕیاری بە پارێزگاربوونی هەڵەبجە ئایا لایەنە سیاسیەکانی کوردستان لە ناو هەڵەبجە توانیویانە جیاواز لەو هەموو سیراعە کە زۆر جار بە سیراعێکی ناتەندروستی حزبی بە ناواکرێ لە ناوچەکانی تر فۆرمێکی تایبەتمەندی بە هەڵەبجە بدەن کە پایتەختی ئاشتی کوردستانیشە بە ئاشتیانە ڕێک بکەون بۆ خزمەتکردنی ئەم پارێزگایە کە دوای 37 کۆبوونەوە ڤاژووکردنی دوو ڕێکەوتنیش ئێستاش لەگەل بێلایەنە سیاسیەکان لە هەڵەبجە نەگەشتنەتە ڕێکەوتن. ئێمە بە شێوەیەکی گشتی باسی خزمەت گوزاریەکان دەکەین کە بێگومان هەڵەبجەی شەهید هەموو کەسێک کەزانێ کە چه قوربانیەکی داوە چۆن زەرەرمەند بووە لە ئێستادا دوایی بڕیاری بە پارێزگابوون ئایا هەروەکو خۆی ماوە خراپتر لێ هاتووە ئان فعلەن ئەم بڕیارە خزمەتێکی باشیان پارێزگای کردووە و لە هەموو ڕوویەکێ بژاوتەوە. ئێمە چینە لای میوانەکانمان لەسەر ئەم پرسە ئەویش بەڕێزان کاوعالی جێگیری پارێزگاری هەڵەبجە هەروەها حەسەن ڕەشید بەڕێوەبەری گشتی ئەنجومەنی شارەوانیەکانی پارێزگای هەڵەبجە عادل مەلا ساڵح بەڕێوەبەری ناحیەی بەمۆ لە هەمان کاتدا هێمن حەمە حەسێن بەڕێوەبەری ناحیەی سیروان هەروەها میوانی پێنجەمی منیش بەڕێزان لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵای قوربانیانی چەکی کیمیایی هەڵەبجەیە کە ئێمە ئێستا بەڕێزان لە مونومێنتی هەڵەبجە لە حەزوری پەیکەری پیرۆزی عومەری خاوەر ئەم بەرنامە پێشکەشانەکەین بەخێر هاتنی میوانەکان مەکەم. کاک کاوا لە بەڕێزەوە دەست پێ یەکەم باستەوە دەکرێت کە هێشتا قۆناغی بە پارێزگابوونی هەڵەبجە فلتەری مڕاکەبی سەر کاغەزی تێپەر نەکردووە نەبووتە پراکتیک. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بە پۆزیشنەکەی کاک حاجی ڕاستکەینەوە بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەڵەبجەیە. هەڵەبجە لە ساتە وەختێکا بۆتە پارێزگا بەداخەوە کە کۆمەڵێک قەیرانی زۆر با بڵێن قورس ڕووی کردە ئەم پارێزگایە. ئێمە ناتوانین بڵین کە هێشتا هەر مرەکەبی کاغەزە چونکە ئەوە ئەتوانم بڵێن بێ ئینسافیە کە بەرامبەر بە ئەو کەسانی کە ماندووبوونێکی زۆریان لەم بە پارێزگابوونی هەڵەبجە ئەنجام داوە لە ڕۆژی دەست بەکاربوونی پارێزگار و جێگرەکانی کۆمەڵێکیشی زۆر باش کراوە بەڵام ئەگەر بمانەوێت با بڵێن لە ئەم ماوە کورتا هەڵەبجە هاوشانی پارێزگاکانی کە بێ بە دڵنیاییەوە زۆر دوورین لە واقعی کە پێویستە پێی بگەین. هەڵەبجە لە دوای قەیرانە داراییەکە و لە دوای قەیرانی ئابووری و شەڕی داعش قەیرانی سیاسیش کاریگەری زۆر سلبی کردوێتە سەر هەڵەبجە چونکە لە دوای 4 مانگ یا ئەتوانم بڵێم 2 مانگیش لە دوای 2 مانگ بە دەست بەکاربوونی ئێمە قەیرانی سیاسیش هاتە نێو قەیرانەکانی ناو کوردستانەوە و دواتریش ڕێکەوتنی لایەنی با بڵێن گۆڕان لەگەڵ یەکێتی لەسەر گۆڕینەوەی پۆستی پارێزگارەکان و پۆستی قایمقامەکان ئەگەر بڵین ئەویش جێبەجێ بکرێ. ئەمیش خۆی لە خۆیان لەبەرەوەی کە کۆدەنگیەک نییە لە وەزارەتی ناوخۆ لە ئەنجومەنی وەزیران لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەی کە لایەنە سیاسیەکان لە ناوچەکە ئەنجام کەواتە ئەوە هەموو فەکتۆرانەی تو باست کرد ئەمە گیاوەی ئەوە نییە کە ئێستا مڕەکەبی سەر کاغەزە نەخێر وەک باسم کرد ئێمە لە پێکهێنانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە کۆمەڵی هەنگاوی زۆر گرنگمان بەڕێ کردووە بەڵام ئەم هەنگاوانە پێویستی بە پشتیوانیەکی زۆری لایەنە سیاسیەکان هەیە. یەکێک لە ئەو لایەنە سیاسیانە لە ئاسیا و پشتگیریدا بوونە بەداخەوە لایەنە سیاسیەکانی هەڵەبجە لە سەرەتاوە زۆر پشتگیر بوون بەڵام دواتر نەخێر بەو شێوازە نەبوون. ئەتوانم بڵێم یەکێک لە خاڵەکانی کە هەڵەبجە بەرەو پێشەوە ناڕوە هەنگاوەکانی لەبەر کۆمەڵێک دەستکەوتی حیزبی زۆر بچووک بیر لە ئایندەی ئەم پارێزگا و ئەم شارە ناکرێتەوە. بەداخەوە هەندێک لەلایەنەکان طبعاً ئەو بەرژەوەندیە لەسەر چ ئاساسێک لە هەڵەبجەیەکی خاوەن 5,000 شەهید و خاوەن 10,000 بریندار و هێشتا بوونی کیمیا خوێن لێ دێت ئەوە دەستکەوتنە لەسەر چ بنەمای بەرژەوەندیەکە وەک باسم کرد بەرژەوەندی مەسەلەن لەسەر تاکە کورسیەک لەسەر تاکە پۆستێک حەق نییە ئەم لایەنانە ئەوەندە بیر لە ئێستای
پارێزگای هەڵەبجە بکەونەوە کە چەندێک دەستکەوتیانە بێت لە ئەو مووقعانەی کە لە ئیدارەکانە هەیە حەقە بیر لە ئایندەی ئەم پارێزگایە بکەنەوە بیر لە ئایندەی خۆشیان بکەنەوە بەڕای من ئەگەر ئێستش تۆزێ زەرەر بکەن لە مووقعێکە لە کورسیەکە لە ئایندا ئەو کەسای بێتە براوە کە هاوکار بووە لە پێکێنانی ئەم پارێزگایە. بەڵێ بەرزان ئەمە ئەوەش بڵێم زۆر هەوڵماندا بۆ ڕۆژێک دوو ڕۆژ بەردەوام لەسەر خەت بووین بۆ ئەوەی نوقشەخان کە قایمەقامی هەڵەبجەیە لە ئەمانکەدا کاکعلی کە پارێزگاری هەڵەبجەیە بە وەکالەت ئەوانیش زۆریان هەبێت لە بەرنەمەکە بەڵام ئامادە نەبوون هیوادارین لە داهاتوودا لەسەر ئەم پرسە ئەوانیش حزۆریان هەبێت لەبەرەوە بەرپرسی یەکەی دەریەکانن. بەڵێ کاک حەسەن دێمەوە لای بەڕێستان وەکو بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی پارێزگای هەڵەبجە لێرە باس لە مشکلەی زەوی و زارەکەن بە تایبەتی لە ساڵانی ڕابردووە لە سەردەمی ڕابردووە ژمارێکی زۆر بە هەزاران پارچە زەوی وەکو ڕقم تاوزی کراوە بەڵام ڕقمن تا ئێستا خاوەنی ڕقمەکە نەبووتە خاوەن زەویەکە. سەرەتا بەخێر بێن سپاسانەکەین بۆ ئەم دەرفەتا دەستی کە کاوش خۆش بێ کە لە سەرەتاوە چەند ڕوونکردنەوەیکیدا لەبارەی پارێزگای هەڵەبجەوە بە حەقیقەتەوە گرفتێکی زۆر گەورە لە سنووری با بڵێن خودی شارەوانی هەڵەبجە. ئەلبەتە من بەرپرسی شارەوانی هەڵەبجە نیم ئەو پرسیارە ئەبوایە ڕاستەوخۆ تەوجیهی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجەیە سەرۆکی شارەوانەکەم کرایە بەس بە حکمی ئەوەی کەوا من خۆم یەکەم کەسێک بووم کە بە ئینتیخاب لە هەڵەبجە هەڵبژێراوم 5 ساڵ سەرۆکی شارەوانی بووم ساڵی پاریش ساڵێک بە وەکالەت هەر سەرۆکی شارەوانی بووم و ئێستش بەڕێوەبەری گشتی و معلوماتی تاوم لەو شارەوانەکانی بەڵام بەفعلی ژمارەیەکی زۆر تێپەڕەکە لە 1200 کارت هەرێکی کارتێکی بچووکە ڕقمێکی لەسرە على ئەساس هاوڵاتیەک ئایا فەرمانی هەیە یا فەرمانی نییە هەر بەتەسکی بە هەر شێوەیەک بووە وەرەقەیەکی دراوەتێک على ئەساس تۆ خاوەنی ئەمارزەی بەڵام نە لە ئەرز نە لە ئاسمانە وەرزە بە هیچ شێوەیەک نییە. من بە هاوڵاتیان لێرەوە ئەڵێم ئەوەی کە بەتەمای ژمارەکانی 28 و 15 ئەوە بە دڵنیاییەوە نە لە ئەرز و نە ئاسمان ئەوە کراوە بۆ وعدە بە هاوڵاتیان دراوە ئەوە کاتێککە تو ئەڵی نە لە ئەرز و نەکە لە ئاسمان. بەڵێ زۆر ڕاستە جوابی ئەو پرسیارە لەلای ئەو کەسانەیەکەوە کاتی خۆی ئەو ڕقەمانیان داوە بەدەر لەوەش کۆمەڵک زەوی تەوزیعکراوە بە هیچ شێوەیەک هیچ بنەمایەکی یاسایی نییە چونکە بنەمای یاسایی ئەوەیە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار ئەبێ فەرمانێک دەرکا بۆ تەرخانکردن دواتر ژمارەیەک بە سوڵەت قەیدەوە لێرەوە تەحدید بکرێت بۆ ئەو فەرمانبەرێکەوە وەزارەت فەرمانی بۆ دەرکردووە بۆ جاری دووەم وەزارەت فەرمان بدات ئەو قەتعایی پێ بدرێ دواتر ئەو پارەیەکەوە حکوومەت داوێتی بیدات و ئەویش سۆڵکەواتە چارەسەر چیە بۆ ئەم پرسەیە؟ ئێمە من لە خلالی ئەو 8 مانگەی کەوا سەرۆکی شارەوانی بووم لە هەڵەبجە لەم دوایەوە 4 راپۆرتم تەقدیمی جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار کردووە تەمەنا ئەکەم ێستا جەنابی گوێی لێبێت و هەروەها پارێزگاری هەڵەبجە بە کاوەشەوە کە بەیەکەوە بووین کارمان کردووە لە شارەوانیە نسخەشم داوە بە ئەو بە قایمقامی هەڵەبجە بە بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی سلێمانیش بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ ئالێتێک بۆ چارەسەرکردنی نەکراوە بەڕاستی چارەسەرکردنەکەی ئەوەنە سەختە ئەبێ بوو ناکرێت قوربان یعنی بابەتی وای کە ئەبێ مشەڕعین دابەزن تەشریعی تایبەتی بۆ بکەن چونکە مخالەفەکان ئەوەنە یعنی نایاساین ناکرێت ئەو مخالفانە بەرپرسانی پێشووتر کردویانە بەڵام بەتەئکید بەدواداشتان کردووە ئێمە بەدوات چمان کردووە و ئەلبەتە لەوانەیە ئیجرات هەیە بەڵێ ئیجرعاتیش هەیە دیگەێکی لەم کەیسانە دراوەتە محکەمە بەڵێ بەتەئکید دراوەتە محکەمە بەدووادا چۆنە بەڵێ بەداوا دوشینیش کراوە و نەتیجە هەبووە بەڵێ نەتیجەشی هەبووە. پرسێکی تر کاکەسانەوەی پیشەسازی لێرە لە پیشەسازیە زەوی دابش کراوە ناوچەی پیشەسازی ناوچەی پیشەسازی لە هەڵەبجە بەڵام ئەویش کێشەیەکە حتا باسەوەیەکی کە زۆر لەو کەسانێک پارچە زەویان پێدراوە ئەستن پیشەوەریشنی بەتەئکید تا ئێستاش ئەو کێشەیەک لای نەبووتەوە زۆر ڕاستە ئەو کێشەیەک لای نەبووتەوە ئەو کێشەیە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە هەم دیسان لە وەزارەت کێشەیە بەڵێ ئەوان ئاگادارن ئێستا لیژنەیەکیان پێگەهێناوە لە بەڕێوەبەری شارەوانەکانی سلێمانی پێشەوەی کە من وەکو بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی هەڵەبجە دەست بەکار بم لیژنەیەکی بۆ پێکهێنراوە زۆر بەداخەوە کە لیژنەکە یعنی سولحەفاتیانە ئەڕۆن یعنی کارەکە ئەکەن نایەن زۆر لەسەر خۆن ئەوان هەست بە معاناتی خەڵکەکە ناکەن ئەو زەویانەی کە تەوزیع کراوە لەسەر ئەساسێکی یاسایی بە هیچ شێوەیەک حرفێک بابەتی یاسایی تیا بەکار نەهێنراوە چونکە دابشکردنی زەوی لە
ناوچەی پیشەسازیە ئەسڵەن نییە دابشکردنی زەوی بەسەر هاوڵاتی یا بەسەر پیشەوە بەڵکو یا مساتەحا یا تەجیری زەوی بە خاوەن پیشەکان هەیە بۆیە هیچ شتێکی نەکراوە ئەگەر چی زۆربەی زۆری کاری لەسەر کردو و هەر فرۆشتوت یعنی ئەو کۆمەڵە خەڵکی کەەوە وەریان گرتووە بە نایاسایی زۆربیان فرۆشتویان ئەوە بینیان تیا کردووە بەڕاستی کەواتە وەزارەتی ناوخۆ لایەنەکانی تر ئەوەی پەیوەستن بەوە ئیجراعات بکەن بەڵی تو ئاڵی بەشێوەیەکی نایاسایی ئەم زەویانە دابشکراون و ئانەوە ڕقمی پێدراوەی تر نابێت بە خاوەن عەرز بەڵێ ئەوەی کەوا داوا کراوە لەلایەن لیژنەیەکی لێکۆڵینەوە کە لە وزارەتی چارەوانی گەشت و گوزار زیاتر لە 6 مانگی خایەن داوا کراوە کە پێداچوونەوە بە چۆنێتی دابشکردنی ئەو زەویانە بکرێت ئەوەی کەوا بەفعلی پیشەوەرە و پشتگیری لە سندیکاوە ئەکرێ ئەبێ بە شێوەیەکی یاسایی یا بە تەجیر یا بە مساتەحا پارچەی زەوی کەواتە بەم شێوەیە لە کوردستان قسەیەک باوە لەن هەر شتێک کێشەی کە چارەسەر نەکرێت لجنە بوو دروست دەکرێت فعلا ئەمەش وایە بەتەکید لجنەکە کە دروست بوو هەتا ئێستا نەیتوانێت ئێمە بە شوێن ئەو بابەتەوە ئینشاءڵڵا بەدوای ئەچینە تاوەچی کارەکە بگاتە ئەنجام بەڵێ بەرزان سنووری پارێزگا هەڵەبجە لە چەند ناحیەیەک پێک هاتووە خۆرماڵ هەیە سیروان هەیە بەموو هەیە ئەم ئەچینە لای بەڕێوەبەری ناحیەی بەموو کاک عادل مەڵاساڵح کە ناحیەی بەموو لە ڕووی جوگرافیەوە دوورە ینی دەبێت لە ڕێی دەربەندیخانەوە بێ و 2 ساعتی ڕێگاش دەخایەنێت مەبەستان چی بوو لە کاتێکە دەوروبەری پارێزگا هەڵەبجە چەند دقەی بوو نمونە قەزای سەیسایق هەیە پێنجوین هەیە شارەزۆر هەیە لێرە دوورە بوو ئێوە لەوێ هاتونەتە سەر پارێزگا هەڵەبجە ئەوەتان هەڵبژاردووە لە کاتێک ئەو هەموو تاقیدی ڕێگا هەیە هیچ سنووری هەیە جوگرافیش هەیە بە ناوی خۆی گەورە و میهرەبان درود بۆ ڕۆحی پاکی شەهیدان سڵاو بۆ هەوڵ و هیمەتی پێشمەرگە و سڵاو لە جەناب و بینەرانی بەرنامەیدان بێژ پرسیارێکی جوان و منطقی و لۆژیکیە ئەلبەتە لە کۆندا ئەوەی تۆزێک شارەزای مێژووی جوگرافیایی پارێزگای هەڵەبجە بێت ئاگای لەوە هەیە کە لە کۆندا ئەم گوندانەی سنووری بەڕێوەبەرایەتی نەحیبەمۆ سەر بە قایمقامێتی قەزای هەڵەبجە بوون لە مێژوودا تەنانەت ئێستا ئەگەر تەماشای پشتی هەندێک لە هەوی ئەحوال مەدەنی هاوڵاتیەکانمان بکەی لە پشتی هەویەکانیان نووسراوە سیروان حەلەبچە کە ئەمە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە ئەو گوندانە لە مێژوودا سەر بە پارێزگای هەڵەبجە بوون بەڵام بەداخەوە یەکێک لە بەرهەمەکانی ڕاپەڕین و کێشە سیاسیەکان و ئاریشەی سیاسی وای کرد کە بۆ ماوەی چەند ساڵێک نەحی بەمەوە بەخۆی و گوندەکانیەوەدا ببڕێت لە هەڵەبجە و بچێتە سەر قەزای خانەقین و ئیداری گەرمیان بەڵام ئەلبەتە ماوەی 7 بۆ 8 ساڵە چێ هاوڵاتیانی سنووری دانیشتوانی ناحی بەمەوە بە شێوەیەکی گشتی داوای ئەویان دەکرد بگەڕێنەوە سەر قەزای هەڵەبجە پارێزگای هەڵەبجە بە تایبەتیش پاش ئەوەی کە هەڵەبجە بوو بە پارێزگا شەید شەوکەتی حاجی موشی زۆر بە وردی باسی ئەوە دەکات لە کتێبەکەی خۆیدا بە ناوی کارەساتی کیمابارانی هەڵەبجە باسی گوندەکانی سنووری ناحی بەمەوە دەکات هەموو گوندەکانی ئاماژەی پێدەدا کە ئەوانە بەشێکی دانەبڕاو بوون لە هەڵەبجە ئامانجیش گەڕانەوەکەش ئەگەر بپرسی بفەرموو ئەمان چوتم بەس ئێستا لێ کۆمەڵێکیشی ئیداریتان بە دروست بووە بەشێکی لە بەڕێوەبەراتی ناحی بەموو سەر بە ئیدارە گەرمیان و خانەقینە چون ئەم کێشە چارەسەرەکەن بەڵێ ئێمە شکلیان سەر بە خانەقین بوون بەڕاستی من 2 ساڵ بۆ 3 ساڵە من لە بەڕێوەبەراتی ناحی بەموو دەست بەکار بووم نە من جەنابی قایمقامی قەزای خانەقینم دیوە نە قایمقامی قەزای خانەقینیش ئەو گەورەی نواندووە سەردانی ئەمەی کرد بێ شکلی بووە وێنەیەکی نووسراوەکانمان داوەتە خانەقین ئەگینا ئێمە معاملەی قایمقاممان لەگەڵەکرا لە ئیداری گەرمیان واتە وەکو قەزایەک ڕاستەخۆ ڕەبت بووین بە ئیداری گەرمیان وەکو قەزای کەلار و قەزای کفری خۆ لە ڕاستیە دەبێت دەستخۆشیەک لە خەڵکی نەحی بەمۆ بکرێ لەبەرەوەی نەحی بەمۆ سەر بە خانەقین بوو خانەقین مادەی سەوچلە لەکەیەوە مادەی سەوچل دانراوە تا ئێستا یەک گوند لە مادەی سەوچل نەگەڕاوەتە سەر هێرم بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی دڵسۆزان و لایەنە پەیوەندی دارەکان و دانیشتوانی خۆشەویستی ناحی بەموو بە تەواوی گوندەکانەوە هاوڵاتیانی ناحی بەمووەکەی کە لە ڕووی خۆشەویستیان هەر شتێکی دیکە بێ ئێستا سەر بە پارێزگای هەڵەبجەن بەڵام کۆمەڵێکیشی ئیداری هەیە چون ئەمە چارەسەرەکرێت ئەمانە بەشێکی باش خزمەتی بەڵێ ئەمانە قابلی چارەسەرن ئێمە چاومان لە پارێزگاکەی خۆمانە کە تازە دروست بووە کۆمەڵێک کێشە و ئاریشەی ئیداری هەیە بە تەئکید گەڕانەوە ئێمەش پرۆسەیەکی ئالۆز و معقەدە لە ڕووی ئیداری و کارگەڕیەوە ماوەیەکی زۆری خایاند تەنانەت تەنها گەڕانەوەکەمان ساڵێکی ڕێکی خایاند لە پاش ئەوەی کە خۆڕزکانە لەلایەن هاوڵاتیانەوە داوای ئەوە کرا لە ئیداری گەرمیان و قایمقامیتی قەزای خانەقین دای بڕین و بخینە سەر پارێزگای هەڵەبجە 1 ساڵی خایاند چونکە داواکە
ڕاستە داوایەکی خۆڕستکانە و داوایەکی سروشتی و ڕەوای خەڵکەکە بوو لە بەرەوەی کۆنسەر باڵەبجە بوون بەڵام ئەم داوایە پێویست بوو بچێتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چووە وەزارەتی ناوخۆ چووە ئەنجومەنی وەزیران دوای چووە سەرۆکایەتی هەرێم ئێمە هەتاوەکو ئەنجومەنی وەزیرانیش متابعەمان کرد لە ڕاستیە پێک نهێنراوە وەکو مشکلەی زەوی ناخۆشبەختانە لە بەرەوەی یاسایی بوو سپاس لە گەرمە وڵات کاک من حەمە حسێن بەڕێوەبەری ناحیەی سیروان سەر بە پارێزگای هەڵەبجە ئەگەرمە بین باسی ئیدارەی ناحیەکەتان بکەین باسەوە دەکەی کە 150 خانوو نزیکەی 10 ساڵە دروست کراوە لەوێ بۆ کەسی 50 خانوو بۆ کەسی هەژار و کەم دەرامەت لە کاتێکە ئەوە تو چارەم بەڕێوەبەری ناحیەی تا ئێستا دابش نەکراوە بەڵێ ئەلبەتە هەرەوە پرسیارەکە بوو ئەوەیەکی پرسیارەکانی ئەوەیەکێ لە پرسیارەکان سەرەتا بەناوی خوا دەستان خۆش بۆم دەرفەتە ئەلبەتە ئەو خانوانە 150 نۆک ڕاستم کردەوە 50 خانووە ساڵی 2010 لە ئەخیری 2010 بە تەواوی ئیشوکارەکانی بە کۆتا گەشتووە بەڵام ئەوەی کە تا ئێستا دابش نەکراوە بە دڵنیاییەوە کەم تەرخەمی هەبووە لە ئیدارەی ناوچەکە ئەجایتر هۆکارەکەی چی بوو بە تەحدید ئەمە ئاگادارین لە بەرچی دابش نەکراواتە لەسەر دەمەوە دابش ناکرێت جارەسەر نەکرێت ئەلبەتە ئێستا ئێمە پێش ئەوەی کە من ببم بەڕێوەبەری ناحیەی سیروان کاک عەلی عوسمان کە ئێستا پارێزگاری هەڵەبجەیە ئەو بەڕێوەبەری ناحیەی سیروان بوو لە کۆتا ساتەکانی ئەوەی کە دەست لە کار هەڵگرێت لە ناحیەی سیروان لێژنەیەکی دروست کرد ماڵ بە ماڵ گەڕاون ئەوەی کە کرێکی یاخود کەم دەرامەتە یاخود خانووەکەی بە کەڵکی ژیان نایان نووسراوە ئەڵبەتە لەناو ئەو ناوانەشا کێشە مەشاکلی تیا بوو کێشەی خانووە حکومیەکانی شەیە لە سەردەمی ڕژێمی پێشوو کە خەڵک ئێستا تاپوو نەکراوە با جارێ ئینشاڵڵاوی خوێنەکان تاواکەینەوە 50 خانووەکە بەڵام ئێستا ئێمە ماوەیەکی تقریبەنەوە نزیکی ساڵێک و 6 مانگە من دەست بەکار بووم ئیشێکی باشی بۆ کراوە ئینشاڵڵا بەم نزیکانە بەڵێن لەبەرەوە خۆشت سەر بە کۆمەڵی ئیسلامی مدیر ناحیەی سیروان کە بێگومان ئەم لایەنە بە تایبەتی ئەو لایەنەی پێشتر و پۆزیسیۆن بوون زۆر باسی ئەوان کە ئەوان بچنە حکومڕانیەوە خزمەتێکی جدیتر کاکەکار دابش نەکردنی ئەو خانوانە تا ئێستا دڵنیاتەکەمەوە ئێمە تەنها لەبەر ئەوە دابش نەکراوە کوتم ئەو ناوانە نووسرا بوو کۆمەڵێک کەسی تیا بوو کە نامستەحەق بوو وەکوڵێ فێڵیان لە لێژنەکە کرد بوو ئەتوانن بەبێ کەسانە دابش بکەن بەڵێ ئەمە قەرارمان داوە ئەوەی کە هاتووە من خۆم کە لەوێ لە بەڕێوەبەری ناحێم هەندێک خەڵک تەنها لەبەر ئەوەی کە شمولی بخرێتە قورعەوە بۆ ئەو خانوانە خۆی بە کرێکی نووسیوە کرێکی نەبوو خانی خۆی بۆ دوای ساڵە کە زەریبەی لەسەر نووسراوە هاتووتێتی کاگە من تەنها بۆ ئەو خانوانە خۆم نووسیوە و ئێستا بەڵێ سوپاس بەڵێ کاک لوقمان عەبدوڵقادر سەرۆکی کۆمەڵای قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بەخێر هاتنی بەڕێزی شتەکەی لە هەڵەبجە مەسەلەی قوربانیان باس لەوە کرد کە مستەشفایەک بوو بەرکەوتانی چەکی کیمیایی دروست کراوە 8 بوو 9 ساڵە تاوا نەبووە باس لە مناڵەون بۆەکانی شکلەکە یەکەم جار لە مستەشفاکەوە دەست بکەین سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان و خۆشحاڵین ئەمڕۆ لە مۆنەمێتی هەڵەبجە کە سمبولی قوربانیانی هەڵەبجە باز لە گرفتەکانی پارێزگای هەڵەبجەکەن کە ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆ کەسوکاری شەهیدان کە ئەو ڕژێمەی کە ئەم چەکەی بەرامبەر ئەم شارە بەکارێنا کە ئەم شارە لەناو برێت سپاس بەخوای گەورە ئەم شارە بە زیندویی ماوە لەوەش گەورەتر بوو کە ڕژێمی بەعەس کیمیابارانی کرد ئێستا هەڵەبجە بۆتە ڕەمزێک لە مەزلومەتی گەلی کورد و لە ئاستی جیهان هەڵەبجە ناسێنراوە کە ئەمە توانم بڵێم سپاسی خوایەوێ و لە هەمان کات سەبارەت بەو کەیسەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بەداخەوە ئێمە گرفتەکانمان ئەوەندە زۆر نازانین لەکوێ و ئاماژیان پێ بکەین ڕاستە ئەو نەخۆشخانەیە کە بەڕێزت ئاماژەت پێکرد بۆ بەرکەوتوەکان لە ماڵەکانی خۆیان زەرورترە بەڵام لە 16/3/2007 بەردی بناغی و نەخۆشخانەیە دانرا لەبەر هەندێک گرفتی ئیداری ساڵێک پرۆژەکە دواکەوت دیارە لە 2010ەوە تا ئێستا و نەخۆشخانەیە دەست بەکار بووەوە هەتاوەکو ئەمڕۆ هیچ بەرکەوتەیەکی کیمیاباران لەو نەخۆشخانەیە سوودی وەرنەگرتووە من پێشەوەی بێمە ئێرە پەیوەندیم لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار کردووە کە ئەوان ئەڵێن ئێمە هەموو ئیشەکانمان تەواو کردووە تەنها ئیشی میکانیکی ماوە لەگەڵ وەزیری تەندروستیش ئێستا پێشەوەی بگەمە ئێرە پەیوەندی تەلەفۆنی قسەمان کردووە و بەڕێزیشیان ئاماژەی بەوە کردووە کە خەریکە وردە ئەکەوێتە سەر پێ بەڵام دوایکەی بەرکەوتانی چەکی کیمیایی زۆر ئێش ئازاریان زۆرە هەندێکیان کوچیان کردووە هەنی تۆ هیچ کەسێ نامێناو کاتە تەواوی من مەبەستمەوە بڵێم پاساو بۆ حکوومەت بێنمەوە ئێمە لە 2023 تا ئێستا 93 لەو بەرکەوتوانە شەهید بوون
لەو کاتەوە کە لە مەلەفێکی بەرگەوتنی کیمیابەران لە کۆمەڵەکەی ئێمە کراوەتەوە و لە هەمان کاتیش ئەگەر ئێمە ئەو نەخۆشخانە هەرو ئاوا بمێنێتەوە بەڕاستی کێ زەرمەند دەبێت قوربانیەکان زەرمەند دەبن ئێمە وەکو لایەنی سوودمەند سکاڵامان تۆمار کرد لە دادگای هەڵەبجە بەڵام لەبەرەوەی کێم تەرخەم بوو بەڵام لەبەرەوەی لە پەیوەستنامەکە ئێمە وەک کۆمەڵە نەبووین یان لە گرێبەستەکە ناوی ئێمە نهات بوو داواکاری گشتی سکاڵاکە ئێمە ڕەفز کرد ئەو کات پارێزگاری سلێمانی لەو گرێبەستە ناوی هەبووە و وەزارەتی تەندروستی ئەو کاتە لایەنێک بوو لە لایەنەکان و لێرەوە تەرخەمی هەبووە گەندەڵی کراوە بەداخەوە لە برەوەی ئەو کۆمپانیانی کە لە بەرهەمی خوێنی شەهیدانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بوونەتە سەرمایەدارێکی گەورە لە برەوەی بێن کۆمەک بەو پرۆژەیە بکەن خۆجی بوون کۆمپانیەکان توان بڵێم پێم باشێ ناوبێنن بەڵام دوو کۆمپانیان کە ئەتوانرێت ئەو لایەنانەی کە بەرپرس بن لە پێشینەوان لەگەڵا بکرێت کە هەردوو کۆمپانیاکە دەوری سەرەکیانە بووە لە دواکەوتنی ئەو پرۆژەیە کە لە بینی خۆیانە چەند جارێک کڕن و فرۆشتن لە بینی سەهمەکان کراوەکەەوە یەکێک لە هۆکارەکان ئەوە بووە کە کۆمپانیەکانیش ئەدوێنی هەرێکێکیان و ئەندێک مبڕێنێتەوە کە ئەی خاتە ئەستۆ مساڵتەحە پێی دەرەوە بەڵێ ئەستن لە ڕووی یاسایەوە نابێت کردنی فرۆشتن پێ بکرێت زۆر سپاس بتوکای کڵۆمان بەلێ بەرەزان کۆمەڵێک لە هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە قسەیان کردووە لەسەر کێشەکانیان لەسەر بەتایبەتی کێشە خزمەتگوزاری ئێمە سەرنجی ئەوانوەرەگین دواتر بەردەوامە بین لە گفتوگومان لەگەڵ میوانە بەڕێزەکانمان هەڵەبجە بەناو پارێزگایە ئەوە ڕای هەندێک لە خەڵکیە بەڵام بە ڕسمی لە هەرێمی کوردستانەوە گراوەتە پارێزگا و شاری هەڵەبجەش ئەو شارەیە کە ئیسا ئاوەدان بووتەوە خزمەتی بۆ کراوە هەوڵی زۆری بۆ دراوە لە هەموو بوارەکانەوە خزمەت کراوە دیارە شاری هەڵەبجە کە ئێستا بەناو شارە هەرچەندە نەکراوە بە شارێک ئەوە ئێمە دڵمان پێی خۆش بێ ئێستا قەزای هەڵەبجەیە پێشتر قەزا بوو کاروباری ئەم وڵاتە جوان ئەڕۆژ بەڕێوە بەڵام ئەوە بۆ ماوەی ساڵێک کە ساڵ و نیوێکە بەناو کراوە بە پارێزگای هەڵەبجە بەڵام لە ڕووی ئیداریەوە هیچ شتێکی ئەوتۆی بۆ نەکراوە من وەکو هاوڵاتێکی شاری هەڵەبجەی شەهید بە بۆچوونی من بە حیشەوە هیچ بۆ هەڵەبجە نەکراوە پارێزگاکەشی لە هەندێک شوێن بە ناویش پارێزگایە هەناوەکو هیچ پارێزگایەکی پێوە دیار نییە لە هیچ بوارێکە وەکو ڕای خۆم وەرە من ئەدبەم کۆڵانی هەڵەبجە لە 165 هیچ پرۆژێکی بۆ نەکراوە من وەکو گەنجێک کە میوانم لە پایتەختی ئاشتی خوێندکاری زانکۆ پەیمانگاکانین دوو کۆمنتمێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە پارێزگای هەڵەبجە یەکەمیان ئەوەی کە بەڕای من هەر پارێزگایەک مەرجی بوون بە پارێزگای ئەوەیە کە ئەبێ هەلی کار دابین کا بۆ ئەو کەسانی کە لەناو ئەو پارێزگان و بۆ تاکانی نا ئەو پارێزگایە دووهەمیان ئەوەیە کە پارێزگای هەڵەبجە بەڕای من بووە بە تۆپێک بەدەست لایەنە سیاسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هەر لایەنێک بۆ مەبەستی سیاسی و بۆ مەرامی سیاسی خۆی بەکاری ئێهێنێ ئێستش دیارە کە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە هێشتا دیاری نەکراوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا کە دیاریشکرابێ بە ڕووکەشی دیاریکراوە دەسەڵاتێکی ئەوتۆی نییە حکوومەت بۆ ڕاستیکردنی دڵی جەماوەری شاری هەڵەبجە بڕیارێکیاندا بیکەن بە محافەزە و پارێزگا بەڵام لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی سیمایی بڵێ سیمای شارستانی بە محافەزەیەک بۆ دیار بێت لەم شارێکی بۆ نەکراوە ئەوەی خزمەتگوزاری ڕێگاوبان لە ڕووی بڵێ محافظ ئەبێ شارێک بێ خزمەتگوزاریی باش بکرێت لە ڕووی سلێمانی وەکو سلێمانی و هەولێر و دووە کە ئەوان محافظێکن و ماوەیەکی زۆری شێرە بۆ محافظ پۆستەکانی بۆ وکالەت بەڕێوە برێت لەم شارەیە خەڵکی بینی هیچ خزمەتگوزاری بۆ شار نەکراوە پۆستەکانی ئەم شارە ئێستا لە زۆربەی خەڵکی شارەکە پرسە نازانین چێ محافظە بەڵێ کاک کاواکە لە تۆ دەست پێ بکەین ئەوە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە بوون سەرنجی تو بۆ قسەکانی ئەوان هەندێک سەرنجم هەیە یەکێک لەوانە هەڵەبجە وەک باسمان کرد ئێمە لە 1/6/2015 دەست بەکاربووین وەکو پارێزگار و جێگرەکانی لەو کاتەشەوە تا مانگی 12 ئەم ساڵ 12/2016 کە بسوێتی 12 هەرو 3 نەفەرە بووین وەکو میلاکی پارێزگا ئەویکەی هەندێک مۆزەفمان هێناوە بە تەنسیب لەگەڵ کۆمەڵی خۆبەخش لە 2014 بە دواوە
هیچ بودجەیەک نهاتوەتە ئەم پارێزگای کەواتە بودجە بوو تەرخان نەکراوە تعاملی حکوومەت نەخێر. یاریمی کوردستانی فەرمی لەگەل ئەمە وەکو پارێزگا تعاملتان لەگەل دەکات حکوومەتی هەرێم بەڵێ وەکو پارێزگا تەعامل لەگەڵاکە ئەگەر ئێمە لەم هەرێما بژین ئەزانین کە حکوومەت ئێستا موچەخۆرانی بە 3 مانگ و بە 2 مانگ و بە زیاتر و دایرەکانی حکوومەت بە هەفتە دەوامی تیان ناکرێ مامۆسایان 3 مانگ دەوامیان نەکرد لەبەرەوەی توانای موچەپێدانی مامۆسانی نەبووە ئێستا چۆن بودجەیەک بۆ شوێنێک تەرخانەکە ئێمە با یەک نمونەوە بێنمە تا 2014 وەک باسم کرد لە بودجەی نەوت لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە بودجەی وەبەرهێنان لە بودجەی ناوچە زیان لێکەوتوان لە 2010 بۆ 2014 نزیکەی 550 ملیار دینار صرف کراوە لە سنووری پارێزگای هەڵەبجا بەڵام لە 2014 بەدواوە تەنها 450 میلیۆن دلار دینار 450 میلیۆن دینار صرف کراوە ئەو پارەی صرف کراوە توانوویەتی خزمەتی ژێرخانی ئەو پارەی صرف کراوە بەداخەوە ئەڵێم لە 2014 بەدواوەڵێم هیچ نهاتووە ئەوەیشی کە لە 2010 بە 2014 تەرخان کراوە تاوەکو ئێستا 253 ملیاری ماوە کە بۆی پرۆژەکانی پێتەواوکرێ ئێمە 250 پرۆژەمان لە هەڵەبجا وەساوە لە پرۆژەی کێ پرۆژەی 2013 و 12 و 11 کە وەساوە نە ئەوەیە سودمەند بیلی نە ئەوەیە بڵێ پرۆژەشم نییە لەما ئەگەر حکوومەت بیتوانایە نەک بۆ هەموو 250ەکە نزیکەی 3 پرۆژە 4 پرۆژەی استراتیژی بودجەی بۆ تەرخانکە بودجەیەکی کەمیش پرۆژەی وامان هەیە کە گەورەترین پرۆژە بێت بۆ هەڵەبجە لە ڕووی استراتیژیەوە بە نمونە دووسایدی نێوان 3 سادق هەڵەبجە ئەمە نزیکەی 30 میلیارد دیناری ماوە مقاول ئەڵێ من ئامادەم بە لە 125 سیولە ئیشەکان تەواوکەم بە لە 125 واتە 7 میلیارد 8 میلیارد دینار ئەگەر بۆی دابین بکرێ ئەو پرۆژەیە تەواوەکە حکوومەت ناتوانێت بۆ ئەوەشی دابین کات چجایەوەی کە ئێمە باز لە پرۆژەی تازە و پرۆژەی خۆمان بکەین کە چی کراوە بۆ هەڵەبجە ئەوەی کە هاوڵاتیان باسیەکەن من لەگەڵ زۆربەیان بەڵام لە ڕاستیە ئەوەی کە بڵێ هەڵەبجە هەر هیچی بۆ نەکراوە ئەوە پێچەوانی وانە ناوێکی گران و گوندێکی وێران ئەوان باسیەوەی کە ناوڵاتیان کاکێکاوە هەڵەبجە لە ڕووی جوگرافیەکەوە هاوسنوورە 75 کیلومتر لەگەل ئێران هەشت دەواازای یەکی لەو دەواازانە شوشمەیە کە باسەوەی ئەمە ببێتە دەواازەیەکی نێودەوڵەتی ئایا ئێوە ناتوانن لە داهاتی ئەم سنوورانە بەشێک لەو کێشانە چارەسەر بکەن کە تو ئێستا بازوکی بەدڵنیایەوە ئێمە بە ناحەی بەمەوشەوە نزیکەی 100 کیلۆمەتر سنوورمان هەیە لەگەڵ ئێرانە و هەشت مەرزمان هەیە لەم جۆرە مەرزانە یا لەم جۆرە دەواازانە کە پیانەوتێ دەواازەی ناڕسمی ئەم دەواازە ناڕسمیانە بە پێی یاسا ئێمە ناتوانین تعاملیان لەگەڵا بکەین پێویستمان بە بڕیارێک هەیە یا فەرمانێک هەیە لە ئەنجومەنی وەزیران ئێمە پرۆژەیەکمان ئامادە کرد لە پارێزگای هەڵەبجەوە پێشکەشی لیژنەی بە پارێزگابوونی هەڵەبجە کارەکردنی پارێزگابوونی هەڵەبجە کە لە 3 بوارە هاتبوون بۆ تەواوکردنی ئیش و کارەکانی هەڵەبجەیەکیان کارگێڕیەکیان داراییەکیان یاسایی پێشکەشی بەشە یاسایەکەیمان کردووە کە تەنها یەک بڕیار بەنە دەزی ئێمە ئیش بڕیاری ڕێخستنەوەی مەرزەکانە ئەگەر بڕیاری ڕێخستنەوەی مەرزەکان لە ئەنجومەنی وەزیرانە بدێتە پارێزگای هەڵەبجە بەو هەژ مەرزە بە دڵنیاییەوە حکومەتی زیسپارەی لێەکە لەبەرەوەی ئەوانیش پێویستیان بە بڕیاری پەرلەمان هەیە یاخود ئێستا ئەوەی کە ئێمە بەدوایە چوین ئەڵێن ئامادەمان کردووە بڕیارەکە چاوەڕێی ئەوەین کە بڕیاری کۆتایی وەرگێ واژوو کرێ ئەو بڕیارەوە پێشنیارە بە حکوومەت لە کێوە کراوە ئەو پێشنیارە نزیکەی 3 مانگە کراوە 3 مانگە ئەگەر ئەوە بوونمونە شۆشمێ بکرێتە مەرزێکی فەرمی ئاڵۆگۆری بازرگانی کە ڕۆژانەش بە هەزاران کەس ئاڵۆگۆری بازرگانی لەو مەرزانە دەکێت مەرزی فەرمینا داوای لێبرنەوە مەرزی فەرمی پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی عێراق هەیە حکوومەتی مرکزی ئەوەی ئێمە داوامان کردووە مەرزی ڕسمی ئیشمان بۆ کردووە مەرزی ڕسمی ئەگەر بتەیەبی کە مەرزی ڕسمی ئەمە بە دوواداچوونمان بۆ کردووە و نووسرایشمان ناوە بە سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق و نووسراومانەوە بە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیرانی خۆمان حکوومەتی هەرێم کە ئەم ڕێگانە پێویستە بۆ مەرزکردنەوە یەکەمە بێت حکوومەتی هەرێم نووسراوێک ئاڕاستەی وەزیری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق بکە ئەوانیش لە ڕێی وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆ وەزارەتی خارجیەوە هەڵسن بە ئیش و کارەکان بەڵام لە ڕاستیە ئێمە تاوەکو ئێستا بڕیاری کۆتایی لە پەرلەمانی عێراق و لە نێوان پەرلەمانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی
عێراقا نەدراوە کە هەڵەبجە بوو نەدراوە بە دوواداچوونتان بە دوواداچوونمان بە دڵنیایەوە زۆریش بۆ کردووە. کێشەکە چییە؟ کێشەکەی کاتێکا پێش 40 چەند ساڵێکی وابزانم لە عێراق بڕیاریاندا بوو کە لێرە هەڵەبجە بکرێت بە پارێزگا. لە ساڵی 2013 سیوێکی 2013 بە بڕیاری 568 ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە ڕەزامەندی لەسەر دراوە و هەر هەمان ڕۆژ نێراوە بۆ پەرلەمانی عێراق. بەڵام پەرلەمانی عێراق سەرۆکایەتی پەرلەمان ئەو کاتە و تا ئێستش ڕازی نەبوون کە بڕیاری کۆتایی لەسەر بن بە بیانووی چی بە بیانووی یاسا کە پەرلەمانی عێراق نردوێتی بۆ ڕای ئەنجومەنی ڕاوێژکاری لەگەڵ یاسایی یا لیژنەی یاسایی و لیژنەی تەشریعی. ئەمان ئەڵێن چی لیژنەی یاسایی و تەشریعی ئەڵێن بڕیاری بە پارێزگابوونی هەر قەزایەک کاتی خۆی بە بڕیاری 159 حکومەتی عێراقی ساڵی 1969 دراوە. ئەو بڕیارە لە 2005 یا 2008 لە 2008 تا ئیلغا کراوەتەوە کە ئەم بڕیارە ئیلغا کراوەتەوە. ئێستا حکوومەت یا با بڵێن پەرلەمان پرۆژە یاسایەکی لە بەردەستان نییە کە احتیمال بکاتە سەر ئەوە. لەبەرەوە ئەتوانێت بە ڕەئیدان بە بەیانێک سەر ئەنجومەنی نوێنەران ئەو بەیانە دەربکات هەڵەبجە بێتە پارێزگا تەواویکەم بەداوی لێبردنەوە یان بە ڕێگەیەکی کە ئەتوانێت سەرۆکی کۆمار لەگەڵ مەجلیسی وەزەرا ئەتوانن پرۆژە تەقدیم بە پەرلەمان بکەن. ئەمەی هەڵەبجە مادەم مەجلیسی وزەرا پرۆژەیەکی تەقدیم کردووە ڕەئی تەشریعی و یاسایەکەش ئەوەیە مادەم مەجلیسی وزەرا تەقدیمی کردووە کەواتە هەڵەبجە ئەتوانێت بێتە پارێزگا. حکوومەتی هەرێمیش ڕێیەکی پێچەوانی ئەمەی هەیە ئەڵێ مادەم بە پێی دەستور مادەی 141 بڕیارەکانی حکوومەتی هەرێم پێش 2023 بە پێی دەستور مادەی 141 ساری المەفعولە هەڵەبجەش لە ساڵی 1990 بووەتە پارێزگا کەواتە هەمان بڕیارێک گرێتەوە لەبەر ئەو بڕیارە هەڵەبجیان کردێتە پارێزگا. بەڵام لە یازار کێشەکە لە بینی مەجلیسی وزەرا و ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سپاس کاک حەسەن یەکێکی لە کێشانەی کە لە هەڵەبجە باز دەکرێت مەسەلەی ئاوە ئاوی خواردنەوە ڕۆژێ و ئاوی کە لە دەریاچەی سیروانەوە دێت. بۆ نمونە باسکی هەندێک لە هاوڵاتیانی هەڵەبجە باسیێوان کرد هەندێک ماڵ هەیە بەردەوام ئاویان هەیە هەندێکیان هەیە دوسێ ڕۆژ جارێک ئاویان بدێت لەسەر ئەمە. لە ڕاستیا ئەویش هەر ئەبواە کاک ئەلەند کە بە ڕێبەری ئاوی هەڵەبجەیە ئەو پرسیارەی ئاراستە بکردایە بەڵام ئێمە لەبەرەوەی هەمیشە پەیوەندیمان هەیە و ئاگامان لە کێشەکان هەیە ئەو پرۆژەیە کە وەرگیراوە هەتا ئێستش بۆ ماوەی 1 ساڵ تەبەن چەند مانیەکە وەرگیراوە بۆ ماوەی 1 ساڵ لەژێر تەجروبایە وەرگرتنی کۆتایی بۆ نەکراوە بۆیە ئەو ماڵانەی کەوا قسمەتێک لە ماڵەکان یا گەڕەکان بۆیان ئەچێ و قسمەتێکیان بۆیان ناچێ ئێستا لە مەرحەلەی تێستکردنان تستی پرۆژەکە ئەکەن ئەو ئەدەن بەگەڕەشێ بۆ ئەوی بزان خەلەلی ئاوەکە لە خلالی ئەم ساڵەکە پێوترێ فترەی سیانە چەندێکە چی خەلەلێک هەبێ چارەسەریکەن بە فعلی کاتێک ئەیەن بەگەڕەشێ سێرێکی چەندین خەلەل دەرەچێ ئەو کاتە پێویستە ئاوەکان لێ بەبڕی هەتاوەکی خەلەلەکان چاکێت و دووبارە پێی بێتەوە خۆی لە خۆیان لە عین لە ڕاستیە ئاوێکی زۆر باشێت ئاوەکەش زۆر زیاتر لە پێویستی هەڵەبجە ئەگەر بەو شێوەی کەمەتەکسی لەسەرەوە نییە بوون منە ئێران لەو دیوە کومەڵی بەندا و دروستەکات باوکەم بێتەوە ئەم سەرچەوەکە ئێوە احتیمال لەسەرەکەن سبەینی وشک بێتەوە بەتەشید مەترسی هەیە بەڵام هەروە یعنی لە ئایندەیەکی زۆر نزیکە پێ ناچێ مەترسی هەبێ چونکە ئاو هەریەتە ئەو منطقەیەوە ئەو ئاوە هەر هەمووشی لە سیروانەوە نایە بەڵکو دوو فەرعیکە کە پێوترێ لێڵا لەگەڵ زمکان و هەروەها ئاوی منطقەی تانجەر و زەڵم و ڕیشێن و ئانەش یەتەوە بربەسی دەربەنی خان کە ئەوە ساڵانە زوو ئەگەڕێتەوە بۆ ئەو شوێنێکەوە بەڵ هەر لەسەر ئاو باسی کانی عانە دەکرێت کانی عانە پێیەکی ڕەمزێکی ڕەمزی قوربانیدانی هەڵەبجەیە ئەلێن ئەو کانیە ئێستا ماڵێک چارکەوەی کردوتە ملکی خۆی بە حقیقت ئەوە من حەزەکەم ئەو ئاراسەی بەڕێوەبەری ناحی سیروان بکرێت چونکە عەنەب هیچ پەیوەندێکی بە هەڵەبجە نیە بەڵکو پەیوەندی بە بەڕێوەبەری سنووریداری هەڵەبجان من ئاگاداری ئەو بابەتە نیم لە ڕاستیە ئەکید بەڕێوەبەری ناحی سیروان لێرەیە ئێمە ئەو پرسیارە ئاراسیەوەکەین بەڵێ کاک عادل لە هەڵەبجە کە پارێزگا دەستنیشان کرا بە اتفاقی دوولایانی سیاسی واتە گۆڕانوویەکەتی مەجلیسی محافظ نەبوو کە پێویست بوو مەجلیسی محافظ دروست بێت ئەنجومەنی پارێزگا دروست بێت تا ئێستا دروست نەبووە دواتر ئەو مواسسەکانی تشکیل بکرێت ئەمە بۆ ئێوە ئیشکاری دروست نەکردووە
لە ڕاستیە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ناکۆکی لایەنە سیاسەکانی کەسێکی وازانێ بەس کار و ئیداریەوە نا ئێمە هیچ تا ئەم دقەیە هیچ گرفتێکمان لەو بابەتان نیە مەسەلەی بودجە تەنانەت بمبورە بە ئەوەش بڵێم تەنانەت بۆ گەڕانەوەشمان تەغیرە ئیداریەکەش پێویستمان بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەبوو لەبەر نەبوونی ئەنجومەنی پارێزگا کێشەکەی ئێمە چووە بەردەستی برادرانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە سوپاسەوە سپاس بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەموو فراکسیۆنەکانەوە هەماهەنگ بوون دەنگیان لەسەردا بە زۆرینی دەنگ دوایی ڕەفعکرا بۆ وەزارەتی ناوخۆ و خۆشبەختانە بە فەرمانی 152 سەرۆکاتی هەرێمی کوردستان گەڕایەوە ئەو گلەی هاوڵاتیان کرا لە شێوەی تەعاملکردنی حکوومەتی هەرێم لەگەڵ پارێزگای هەڵەبجە حتا دەواازە سنووریەکانیش کە ئێکاکەوە باس کردەوە بۆ ئەوەی کێشە دروست نەکرد لە چ ڕوویەکەوە وەکو نەحیە کە سەر بە پارێزگای هەڵەبجەن لە ڕاستیە ئێمەش وەکو کاکە مەسەلەی بودجەتان نیە لە مەسەلەی تەعاملی حکوومەت فعلا ئێمە ئاگامان لەوە هەیە کە وڵاتەکەمان بە قەیرانێکی دارایی ئالۆز و سەخت و دژوارەتی ئەپەڕێ عەرە بەڵێ ئەلعین بەسیرە وەلیەد قەسیرە بودجە نیە دو-سێ ساڵە پارێزگاکەی ئێمە کە پارێزگای هەڵەبجەیە بودجەی بۆ نەهاتوە بەس ئەو بودجەکە نەبێت لە سلێمانی و لە دووەک و لە هەولێر کۆمەڵێک پرۆژەیە وەکو کاکاوەتی کۆمەڵی پرۆژە استراتیجیەیە هەم پرۆژانە بەڕێوە چەند پرۆژەی زەخمن پارەبوو دابینەکە بوو بوێرەوانی لە ڕاستیە من بیرم بۆ شتێکی کە ئەچێ ئەگەر سیستەمی لا مەرکەزی جێبەجێ بکرێ ڕەنگە نەحی بەمە خۆی سەرچاوەیەکی داراییمان هەبێ بوون منە مەرزی پشتەمان هەیە لە هاوینانە تەپ و تۆزەکەی لە زستانیشا قوڕ و لیتەکەی بۆ هاوڵاتیانمانە وەجادە و بانەکانیشمان وێران کردووە زۆر بەداخەوە وەکو ئەرزم کردی دووبارەی یەکەمەوانەیە لە هاوینانە خۆڵ و تۆزەکەی لە زستانە قوڕ و لیتەکەی بۆ هاوڵاتیانی نەحی بەمۆیە 1 دیناری ئەو مەرزە تا ئێستا بۆ نەحی بەمۆ سەرف نەکراوە کە ئێمە داکۆکی کار و پارێزەرێکی سەرسەختی مافی هاوڵاتیانی خۆمان دەبین چونکە بۆ سەرف ناکری هۆکارەکەی ئەوەیە تا ئێستا سیستەمی لامەرکەزی جێبەجێ نەکراوە نەچۆتە باری پراکتیکەوە خۆشبەختانە ئەنجومەنی پارێزگەکانی هەولێر و سلێمانی و دوهۆک و خۆشبەختانە دڵنیام پارێزگای هەڵەبجەش هەمان ڕەیان هەیە لە هەوڵین بۆ ئەوەی کە سیستەمی لامەرکەزی بچەسپێنین ئەگەر سیستەمی لامەرکەزی بچەسپێ ئەو کاتە ئێمە وەکو نەحی بەمەوە هەروەها ناحیەکانی تری پارێزگای هەڵەبجە و خودی پارێزگای هەڵەبجەش ڕەنگە ئەو کاتە احتیمات بکەینە سەر سەرچاوە ناوخۆییەکان بۆ خۆ بژێوی و ئەکتیفای ذاتی بەڵێ کاک هێمنەکەرە و کانی ئەنەب لەبەرەوە لێرە زۆر بەسەرنجەوە باسییان نەکرد دیارە ئێمە سەرەتا ئەو کێشە ڕوویدا کاکشەکەوە خۆی پەیوەندی بە منەوە کرد ئەو کەسێک کە هەڵسا بوو بۆ کارت دراوە بە دادگا و کارەکەشی ڕاگیرەوە ئەواتە بەوە نییە کە تەلبەن کرابێت و ئاسەواری نەمابی ئەوانە هەر لە سەرەتای ئیشەکە لە ڕێگەی مەفرەزی ئاسایش پۆلیسەوە کەسەکە دراوە بە مەحکەمە و ئێمە ئیجراعاتی یاسایی ئەوەی کە پێویست بێ کردومانە و ڕاگیراوە لە حاڵەتی سەرەتایی بەم شێوەی ئیدارەکردنی هەڵەبجە کە زۆر بە هەرە زۆری بەرەوەی بەرەتەکان پۆستەکان بە وەکالەت بەرەوە دەبرێ ئایا ئەمە چی ئیشکاریکی ئیداری بۆ ئێوە دروست نەکردووە وەکو ناحیەیەک بوونمونە سەر بە پارێزگای هەڵەبجە ئەلبەتە تا ئێستا ئەو ئیشکالێتێکی زەخکە ببینم تا ئێستا نەوە سواز بۆ خۆیان شەکانتان بەرەوە چووە بەباشی من لە سنووری ناحیەی سیروان ینی لەم مدەکەمە وەکوتم ساڵێک و 6 مانگ ینی دەست بەکار بووم ئێمە نزیکی 1 میلیارد دینار خراوەتە پرۆژەوە لە ناحیەی سیروان لە بواری جۆگەی ئاودێری و پارێزگای هەڵەبجە نەبوو ئەلبەتە هەڵەبجە لەگەڵ ئێمە بۆ بە پارێزگا کە من دەست بەکار بووم ماتە من پارێزگای هەڵەبجە مانگی 6 دەست بەکار بوون خراوتە پرۆژەکان و کوتواڵی ساڵانی پێشوو بووە پارەی بۆ تەرخان کراوە لە مەخیرەوە مەسەڵەن پرۆژانە هەمویان گەشتە کۆتایی بەڵێ ئەمە وەکوتم کۆمەڵە پرۆژە کە زۆرینیان پرۆژەی حکومی بوون و هەندێکیشیان وەکو تعمیری مەکتەب و دروستکردنی جۆگەی ئاودێری ئەوانە لە ڕێگەی ڕێکخراوەکان و بە علاقەی یعنی ئەوەی کە بەدواداچوونمان بۆ کردو سواز بۆ کراوە بەڵام وەکوتم ئەو کێشە زەخەی کە بۆ ئێمە دروست کرابێ لە ڕووی ئەوەی کە تا ئێستا پارێزگای هەڵەبجە پۆستەکان بۆ کالت بەڕێوە برێ کێشەیەکی وا دیارمان نەبوو بەڵێ کاک ڕۆحمانێکێکی لەو کێشانەی تر کە بۆ قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە باز دەکرێت ونبووەکان کێسی ونبووەکانە کە وابزانم بەدەهان کەسی ئەوان بۆ دوزراونەتەوە لە ئێرانە لە شوێنەکانی ترن ئیمکانیات نییە ئەوان جارێکی دیکە بۆ نمونە باسی مەریەمەکرێت کێشی مەریەم کە 3 جار باسی دێنەی بکرا سەر ئەنجەم هەر خێزانەکەی بە دیاردەنەکەوتن کاچیە بۆ ئەمە چیتان کردووە بەڵێ دیارە پێشتر ئەو کەیسە لەلایەن لیژنەیەکەوە لە پارێزگای هەڵەبجە کە ئەو کات بەڕێز کاک عەلی عوسمان جەگری پارێزگار سەرۆکی لیژنەکە بوو ئێمەش وەکو کۆمەڵی قوربانیان ئەندامون لەو لیژنەیە بۆ کەیسی ئالان و چیا لەو کەیسە لەو ئەو لیژنە توانی ئەو دوو کەسە بە کەسوکاریان شاد بکات
و دوجار بۆ وەرگرتنی ناسنامەکانیان کە ڕۆشنە دادگای هەڵەبجە لە ڕێگای دادگاوە باز لەوە کرا کە ئەبێ لەو ئەو کەیسانەیە لەمە دو ئەو کەیسانەی کە ئیشی لەسەرکرێ ئەبێ دادگا ڕاستەوخۆ دادگا هەمووتەی ونبووەکان وەربگرێ منداڵبووەکان و هەم لە ڕێگای دادگاشەوە ئەو کەسانەی کە دێنەوە حالە بکرێن بۆیە ئێستا کەیسەکە دووبارە چۆتەوە خاڵی سفر و هەموو ئەو کەسانەی کە وارسی منداڵی بوون لە ڕێگای دادگای هەڵەبجە و حالە کراون وتیان وەرگیراوە لە دادگاوە لەمە دواش ئێستا لە کۆتای وتەی وارسەکانین لە داهاتوودا ئێمە دەتوانین ئەو کەسانەی کە تا ئێستا حەوت کەس لەبەر دەستایە کە باز لە هەڵەبجەبوونی خۆیانەکەن و لە ڕێگای دادگاوە حالەکرێن بۆ سنتەرێکی سنتەرێکی بۆ ئەوەی پێشەوە سەرنجە لەسەر دروست بوو بوو مەریەم ئەخیرەن بە ئاویلە ڕاستەقینەکەی خۆی شاد نەبووەوە من ناتوانم ئەو ڕوونکردنەوەوانە بم چونکە بەڕاستی ئەوە کەیسێکە ئەبێ لە ڕێگای دووبارە بوونەوەی ئەو فەحسەوە ڕاستیەکان سێ جار کراوە باز دەکرێت نەخێر یەک جار کراوە دوو جار لە ئێرانیش نا ئەوەی ئەو کاتێک کە کرابوو دیارە ئێمە لە لژنەکە بوون ئێمە ئاگامان لەوەی پێشتری هەیە دیارە خەڵکێکی زۆر ئاهات پێشتر کە بڵێ من هەڵەبجەیم و بەو شێوەیە ئێمە لەگەڵ ئەو کات ئەو سنتەرەی کە ئیشەکەی مدێمی ڕاپەڕان وتی با لە ئێران فەحسێکی دیێنەی بکات و بۆ ئەمەی بنێرێت دوجار کە ناردی ئێرە بۆ ئەوەی کە بزانێ ئەم کەسە بەفعلی ڕاستەکە منداڵێکی ون بووە دوجار کە هاتە ئێرە دووبارە فەحسی بۆ کرایەوە بەڵام بەڕاستی دوای ئەوەی کە هەندێک مقۆمقۆ دروست بوو یا هەندێک وتە دروست بوو لەسەر فەحسەکان دووبارە بۆیە دادگای هەڵەبجە دووبارەکردنەوەی هەموو فەحسەکانی ڕاگەیاندووە ئەوانەی کە پێشتری شەواتە ئومێدەکەی ئەوانی تریش شەوانەی کە هەڵەبجەین و ئەیانە بەعیلەی خۆی شاد بنەوە شتێک بکرێت کە ئەو کەیسی ئەوان بە باشی بەڕێ بەڵێ ئێستا ئەو میکانیزمێک کە ئێستا بەڕێوە ئەچێ و دادگای لە ڕێگای دادگاوە کەسەکان وتیان وەرەگیرێ و لە ڕێگای دادگاوە حالە ئەکرێن بە تەوەقعی ئێمە ئەم جارە کەیسەکە بە شێوەی یاسایی ئەچێ بەڕێوە هیچ گرفتێک نایەتە ڕێگەی و مادام سنتەرەکەش لە دەرەوەی هەرێمی کوردستان دیاریەکرێت بە تەوەقع ئێمە لەوانە نتیجەکانی زۆر وازەحتر و ڕوونتر بێت. بەڵێ کاک ڕۆحمان بەرکردوانی چەکی کیمیایی کە جاران ڕەوانی دەرەوە کران بوو چارەسەر باستەوە دەکێت کە بەبوونی قەیرانەوە کە هەر شتێک باسێکی قەیران ئێستا بووتە بیانوویەکی زۆر باش بۆ پەردە پشکێنی کومالێکش کە ئەکرێ چارەسەر بکەن بۆ ئەمانە باستەوە کێت کە منش بوو ساڵێک بزانم زیاتر وەستاوە بەڵێ بەداخەوە ئەو گرفتە نەدەبووە بریندارەکانی ئێمە بگەیاندا بەو ئاستە و لەبەرەوەی بەرکەوتوانی کیمیاباران هیچ پەیوەست نین بەوەی کە موچەکان یان ئەو مافەیە ئەو هەنگاوانەی کە هەڵگیراوە بۆ چارەسەر بۆ هەیە و قەیرانەوە ڕابگیرێ بەڵێ بەداخەوە ماوەیەکی زۆر بەرکەوتەکانی ئێمە ڕاگیراوەکان چیان پەیوەندیدارەکانی لەم بابەتە خۆی لە ڕاستیدا لە ئەسڵی مەسەلەکە ئەو گرفتە دەبووە وەزارەتی تەندروستی ئەو کارێ ڕاپەڕاندایە پێشتر بەداخەوە ئەو ناردنی بریندارەکان بە وەزارەتی شەیدان درابوو لەسەر داوای ئێمە چەند جارێک و لەگەڵ بینینی هەموو بەرپرسان کە لە ئاستی بەرپرسایەتیا بوو بن ئێمە بینی بێتمان داوامان کردووە کە ئەو پرسە بە وەزارەتی تەندروستی بسپێرن خۆشبەختانە ئێستا و پرسە دراوەتە وەزارەتی لە هەڵەبجە بەڕێوەبەرەتی شەیدان هەیە لە هەڵەبجە بەڕێوەبەرەتی هەیە بەڵام بەشتا بەڕێوەبەرەتی گشتی نەکراوەتەوە کە دەبوایە پێش هەموو لایەنەکانی تر لەبەرەوەی هەڵەبجە کاک ڕۆحمانکە بە کورتی باستەوەژێکی کە لە هەڵەبجە کۆمەڵێک کەسی دەوڵەمەند هەیە ئەوانە یارمەتی هەڵەبجەیان داوە هەیە لەم ڕۆیەوە داواتان لەو کەسانە کراوە بەڕاستی ئێمە لەبەرەوەی لە پێناوی کووردا قوربانیمان داوە و نامانەوێت بێ ئێمە حکوومەت هێرەمی کوردستان خاوەنێوکی بەڵام کار نەکە حکوومەت وەکوتوە لە یەکەر نەکەم خەڵکە ژیانیان لە مەترسیدایە بەرکەوتی چەکی کیمیایی ئێمە ئێستا لەگەڵ حکوومەت هێرێم لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت وەلامان کاتیش لەگەڵ مەکتەبی جەنابی سەرۆکی حکوومەت لە پەیوەندیان کە دیدارێکی تایبەت دروستکەین بۆ ئەو کەیسە لە نێوان وەزیری تەندروستی و لەلایەن ئەو کەسانێک کە بەرپرسیان لەو کەیسە بۆ ئەوەی بەڕاستی بەرکەوتوانی کیمیاباران بەم شێوەی ئێستا کە هەن لەو گرفتە ڕزگاریان بێت. بەڵێ کاک کاوا زۆربەی بەڕێوەبەرەتەکانی لە هەڵەبجە پوستەکان بە وەکالەت بەڕێوە دەبرێت تاکێ ئەمە بەردەوامە بێ پێشەوەی کە وەڵامی و پرسیارە بەم ئیزافەیەک بۆ قسەکانی کاک حاجی حەسەن سەبارەت بە ئاوی سیروان بەپێی ئەو بە دوواداچوونەی من کرد کاتیشمان تعدی دەکرد ئەو ئاوە ئەگەر حکوومەتی عێراق و حکوومەتی ئێران ئیتفاق نەکەن لە ساڵی 2010 ئێمە ناتوانین سوود لە ئەم ئاوە ببینین ئەمەی ئێرە چونکە ئاستی وەرگرتنی ئاوی هەڵەبجە لە 459 مەترە لە ئاستی ڕووی دەریاوە دابەزێ بۆ خواری ئەوە لە کاتی وشکردنی ئەوێ سەبارەت بە وەکالەتەکان ئەم وەکالەتانە بەردەوامە بێت تاوەکو لایەنە سیاسیەکان بە تایبەتی بۆ گشتیەکان بۆ بەڕێوەبەرایەتەکان ئەکرێ
با بڵێن بەپێی وەزیرەکان وەزیرەکان دەسەڵاتی ویان هەیە کە وەکالەتەکان لابن بیکەن بە بەڕێوبەر بەڵام بۆ گشتیەکان تاوەکو ئەنجومەنی وەزیران ڕازی نەبێت ناتوانرێت وەکالەتەکانی لێ بکرێتەوە تاوەکو لایەنە سیاسیەکانیش ڕێ نەکەون لەسەر دەستنیشانکردنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ئەنجومەنی وەزیران بە ئێمە ڕاگەاندووە ئێمەش ڕازی نابین کە وەکالەتەکان هەرە بێ بمێنێتەوە ئێمە وەکالەتەکان لەبەر چی کردمان بۆ وەکالت لە ڕاستیە ئەوە بۆ چوونێکی هەرسێکما بوو من کاگ عەبدوڵڵا کاگ عەلی ئەو کات کە پارێزگار و دوو جێگر بووین کە ئەگەر بێت و ئێمە ئەم پۆستانە هەر چاوەڕێی لایەنە سیاسیەکان بکەون تا ڕێکەکەون لەوانەیە یەک بەڕێوەبەرایەتی گشتی لە هەڵەبجە تا دەورەکەی ئەمەش تەواوێت دروست نەبێت لەبەرەوە با ئێستا و کەسی کە بەڕێوەبەرە بە وەکالەت بیبا بەڕێوە کە ئێستش زۆر بە باشی بن بەڕێوە من لەگەڵ دەستخۆشیمە لەگەڵ کەمیەتی ئیمکانیاتە لەگەڵ نەبوونی مۆزەفە بەڕێک و پێکیە بن بەڵێ زۆر سپاس کاک حەسەنە کرد دوا پرسیارم بۆ بەرەتان ئەوە بێت ئەوەی ئێوە باسان کرد گەرە کوێرەکە کێشە سەرەکیەکە ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکانن هەکەر هەر بەم شێوە بێ ڕەوشی هەڵەبجە ئیدارەکردنی هەڵەبجە بەرەو چێڕوە بەتاکید ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ ئەو کاتە ئەبێ چاوەڕێ بکەین بزانین کەی انتخابات ئەکرێ کاتێککە انتخابات کرا انتخاباتی داهاتوو هەڵەبجەش وەکوی لە پارێزەکانی هەرێمی کوردستان انتخاباتی تیاکرێتەوە و کاتە بەپێی دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەنجومەنەکە دروست ئەبێ و هەروەها پۆستەکان لە بینی هەڵەبجەیەک بەبێ ئەنجومەنێکی پارێزگای کە سەرپەرشتی و بە دوادەچوونی هەموو کێشەکان بکە تا ئەو کاتە پێت وایە بتوانێت بەردەوام بێت خراپتر نەبێت لە بەتاکید من ناڵێم خراپتر نابێت لە ئێستا بەڵام هەرچۆنێک نەبێ وەکو ئێستا بە هیمەتی ئەو بەڕێزانێکەوە هەر لە سەرتا و کاکاوە باسی کرد لە سەرتاوە سێ کەس بوون ئەلبەتە منیش خودی خۆم وەکو بەڕێوەبەرێکیشی شارەوانەکان ئەوە حەوت مانگە تەنها خۆم و سایقێک و فەرمانبەرێکن بەڵام ئەوە لە بیدایەتی ئەم ساڵەوە کارمان کردو لەگەڵەوەشە نەمانێشتۆ کارەکان بوەستێ ئێمە هەرچۆنێک نەبێ ئەگەر شەو ڕۆژیشمان خسووت سەریەک بە هیمەتی ئەو بەڕێزانێک کە لە پارێزگان و ئەو بەڕێوەبەرای گشتیانەوە ئیدارەی هەڵەبجە هەر لە بەڕێز قایم و ڕئیسی دائیرەکانەوە کە زۆربیان خەڵکی ئەم شارن شانمانیاوەتە بەربەڕاستی تەمەنا ئەەکەین کە بتوانین هەتا ئەو کاتی کە ئەنجومەنەکە دروستە بێ ئەم وەزعە خراپتر نەبێ بەڵێ لای کەم و خۆی بمێنێتەوە بەڵێ زۆر سپاس کاک لوقمان لەسەرەوە سەرنجی تۆ چۆنە وەکو بەڕێوەبەری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە تعاملی لایەنە سیاسیەکان لەگەڵ واقعەکە بەداخەوە لەبەرەوەی کە هەڵەبجە بە هیچ پێوەرێک پارێزگابوونی وەرنەگرت تەنها بەرەمی خوێنی شەهیدەکان بوو دیارە لەبەرەوە نەکراوە پارێزگە فلان لایەن کورسی زیاترینەوە لەلایەن باکسەوە تعامل لەگەڵ دەکرێت بەتەوەقۆی ئێمە دەبوایە زۆر لایەنە سیاسی سازشیان لەگەڵ یەکتر بکردایە چونکە هەڵەبجە بێژگەلەوەی خاوەنی قوربانیە پایتەختی ئاشتیشە دەبوایە ئەو پایتەختی ئاشتیە لە لایەنە سیاسەکان ڕەنگی بدایێتەوە و ئەو ململانە سیاسیانە لە ناو هەڵەبجە بەو شێوە نەبووە بەڵێ کەواتە کاک هێمن لایەنە سیاسەکان کۆمەڵیشێکێکە لە لایەنە سیاسەکانی کوردستان ئەمانە سەرنج لەسەر لایەنە سیاسەکان هەیە کە کۆمەڵیش خاوەن نفوسە لە هەڵەبجەیە بوو ئێوارێک ناکەن بوو ئێوە لە پایتەختی ئاشتیە باشی نابن باشی تعامل ناکەنە گەلێک کرد ئەلبەتە کارمن وەکو نوێنەری کۆمەڵ لێرە نیم وەک بەرپرسێکی کە مڕەشەحیەوانی لەسەر لیستیانەوە پرسیارە ئاڕاستەی ئەحزاب بکەی لە ناوی خاڵاتی تۆ بوو ناکەن لەناو کۆمەڵی ئیسلامی وەکوت مەتوانی پرسیار لە ئەحزاب بکەی لە نوێنەرەکانیان لە ناویشان تووشکو بەرەوەبەری ناحی بوو نمونە هەیکا خۆ لەبەر پرسیارەتی حزبیش بدوزیتەوە وەکو بەرەوەبەری ناحیە سیران بوو لایەنەکان ڕێک ناکەم وەکوتم ئێمە ناتوانین وەڵامی لایەنەکان بینەوە نازانین بۆچی ڕێک ناکەون دیارە ئەگەر گرفتەکە ئەنجومەنی محافەزە بێ ئەوە ماوەیەکی زۆرە هەموو لایەنەکان ڕێکەوتون ناوەکانیشان نێراوە بۆ وەزارەت و تا ئێستا ناوەکانیان نەگەڕاوەتەوە توانی بپرسی بۆچی وەزارەت بەڵێ کەواتە کاک عادل توش وەکو حزبی سوسیالیست دیموکراتی کوردستان بگومان لە سەریسیەوان بەڕێوەبەری ناحیەی بەمووی هەیکە لەم پرسیارە ڕاستی توش بکەن بۆ لایەنە سیاسەکان لە هەڵەبجە تایبەتمەندی هەڵەبجە لە بەرچاو ناگیرە وەڵا لایەنە سیاسەکان لەبەر مەساڵحی حیزبی تەسک لەبەر کورسیەک لەبەر پۆستێکی مدیر عامێک وەکو جەنابی کاکە حەمەد حاجی مەحموود فەرمێ ئەڵێ ئەو کاتێک کە ئێمە خوێنمانە بەخشی لە سەنگەرەکانە لایەنە سیاسیەکان لەسەر پۆستێکی حیزبی شەڕیان دەکرد بۆ یەکە لە طموحی سیاسی و مەکسەبی ئیداری و مەناسب نەبێ هیچ بیانوێکی تر بۆ ڕێک نەکەوتنیان نییە بەڵێ زۆر سپاس بەڵێ کاکەکار ئەمەوێ ئاماژە بەوە بم بمبورە لە کۆتاییە ئەمەوێ بڵێم ئەبێ هەڵەبجە بیر لەوە بکاتەوانێ
نەحێ بەمە بەخۆی ببەستێتوانێت ئیدارەی هەڵبجە دەبێت بیر لەوە بکاتوانێت هەڵبجە ببەستێتەوە بە گەرمیان و بە دیالە و بە وەسەڵی زۆر سپاس بەرزان زۆر سپاس بۆ ێوش کە تا ئێستا بیناریێمە بوون ئێمە هیوادارین ئەو بەرپرسانەوە یەی هەڵبجە پارێزگای هەڵبجە سەرنجی ئەوان بۆ لایەنە سیاسیەکان بە تایبەت لە هەڵبجە و حکوومەتی هەرێمی کوردستان گەشت بێت دەنگی قوربانیانی کیمیابارانی هەڵبجە ئەوانەی کە زیندون بێگومان پێویستیان بە چارەسەر پێویستیان بە یارمەتیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان گەشت بێ تا دیدار و دابشکردنی پرسێکی تری پەیوەست بە ژیانیەوە خواتان لەگەڵ